سڵاوتان لێبێ نزیک کاتژمێر سێ عەسرە و لە ناو بازاڕی قەزای کۆیە بەهۆی بێبازاڕی بێموچەیی بەشێکی زۆر لە دوکانەکان داخراون بەشێکی زۆر لە کاسبکاران لە ماڵەوە لەبەرەوەی بێهیوا بوون لەوەی کە فەرمانبەران موچەخۆران هاوڵاتیان بێنە بازار و کەلوپەلیان لێ بکڕن لەبەرەوە وتوانە لە ماڵەوە بین باشترە ئەمەش نیشانەیەکی دیاری بێموچەی و دواکەوتنی موچەیە کە نزیکەی سێ مانگە ئەتوانین بڵێن بۆ 2 مانگ و نیوە موچە دابش نەکراوە لەگەڵماندا بن دەچینە لای کاسبکاران دەچین لای فەرمانبەران و لای هاوڵاتیان بزانین لەسەر دواکەوتنی موچە و ئەو قەیرانەی کە دروست کراوە بدوێ لەگەڵمان 11 ساڵە لێت دەدا دەتکوژێ نانە لێ دەبڕێ دەچیەوە چەپڵی بۆ لی دەدەی پەڕۆی بۆ ڕادەوە شوێنی دەنجی پێ دەدەی خەڵک پارەی پێ نەماوە خەڵک بێزار بن ئاو هەیە نەکارەبا هەیە نە معاش هەیە یعنی بێزارە خەڵک لە هەموو شتێکی یعنی خواخوایەتی شتێک دروست بێ بتەقێتەوە ئەو دوو حیزبە بەڕاستی لە ناویان بێت لەوە لەو دۆخە ناخۆشتر چکە پێشتر بن عەرەبێک تورکێک فارسێک غەدری لە من کرد ئێستا کوردێک غەدر لە من کەتەکاوەیە کە خەڵک برسیە خەڵک پارەی نییە معاشەکە درەنگ دێ خەڵک فەقیرە وەکو کاسبکاری جەنابەت باسێکی بازاڕ و بەهۆی بێموچەیەوە خۆی وەزعەکە باش نییە خەڵکەکە بەعام وردە پارە نامێنێ بازاڕەکە وردە کەم دەبێتەوە وەکو بازاڕەکەشەوە دەبیننە ها چۆ لە حۆڵە تیبینی شتێکەکە من دوکانە دانیشتون و دەچی گۆشتەکان هیچی پێوە نیە و مەسەلە چی ئەوەی ئێمە هەتاوا دەبین تانی وڕێ هەتاوا دەبین ئێستا پێشترە تا سەعات 9 دەتاوا دەبوو ئێستا تەقریبان دەچێتە 12 و 1 ئەوانە ئەو گۆشتەی کە پێش قەیرانەکە و پێش دواکەوتنی موچە تا سەعات 9 دەتەواو بوو ئێستا سەعات 1 وانەتەواو بەس کەمتری کەمیشمان کردێتەوە ئەنجاژە هەیە زیاتر ئیشەکەی ئێمە زیاتر گەنج و کرێکاریشە ئەگەڵ ڕۆژانەی دەوام نەبێەوە وەزعەکە هەر زۆر خراپە و ئەگە دەوام هەبێ باشترێکە بەڵام وەزعەکە بەعام خراپە ینی ئەم موچێت تەواو تەسیری کردووە لە بازار زۆر تەسیری کردێتەوە 3 مانگە کابرا ئەوی هەشی بۆ خواردوێتی نەماوە کە یەکرێخانی لەسەرە قەرزارە ئێستا زۆری ئێستا من هەر بخۆمە لێرەکانە کاکە ڕۆژانە جاری باید چەند کەس دەداوە قەرزی دەکە لە جەناب قەرزەکە ڕۆژەوە چیە بە قەرزیش لەفە بخوا لە قەرزی وشکەشەکە لە پارەم بەرێ لەفەی بە قەرز ناخورێ بەس ئەگە وەستا کرێ کار بن خەرگ ئەگەر ئیوا هەیە پارەی پێنە دەروەستا دەڕۆن دوایی شتێک نییە بە قەرز ناخورێ بەس هیوا هەیە دێ ماش خۆرە داوای پارە دەکایان شتێک دەبێت 50,000 دێ 100,000 دەدەی ئەوایە هەمووی هەروایە نەکەری من ئەوانەی کە کەسابەت دەکەن هەموو ماش خۆرەکان قەرز دەکەن ینی کاسبکارەکان سوپاس بۆ خەبوونە دە فریار ڕستی ئەم خەڵکە هیچ نەبێیان قەرزی لاکەن و بەس نییە کۆڵ ئێوەشان بەڵێ بە تاکێت ئەرەوەڵا بۆ شتانە باشە تۆ ناشی دێ هەموو کەسێکی ئەو کەسانە کەسی قەت پێکراون ئی خۆتن دەیان دەی دەنا باقیکە هەموو کەسێکی هەریەک ناچاربی دەستمێ بەڕوویەوە بڵێ ناتوانم یان شتێک ئەرەوەڵا هەبوو سوس و دەزانی پارەکەت دەڕوا دەفرۆتێکە دەزانی دەفرۆتێ نایدێ بەس کابرا ئێستاکانە بۆ نمونە کابرا شەڕێک پێکە کاتەکە ئەو هەیە وەزەکەی ئەو هەیە ماعاشی نییە تۆ دەی شتێک نییە خێرە سپێدێک بەخوای کابرا ماعاشیش وەگرێ بەس دەوێت قەرزەکەی بداتەوە ئێوەش فشارتان لەسەر لەو جێ شتانەی ئێرن بەشێکی بە قەرز بێ بەشی حتمما ئێستا من بۆ نمونە ئەمە لەوانەیە قەرزاری بازارە دەبوو ئەوانش قەرزاریکە دەبن وەزەکە هەموو ئەوها پێک دێ موچەخۆرەکەش پارەی پێنی و کڕیارەکەش پارەی پێ ئادی چۆن موچەخۆرەکەش پارەی پێنی هەموو وەزعەکە وایە هەر یەکەی بۆ یەکی قەرزار دەبێت من قەرزاری بازارم ئەوانەی کە ئەشیان لەکن دێنم ئەوانش قەرزاری سەروی خۆیان هەمووی وای لێ دێ وەزعەکە جەناب وەکو کاسبکارێ لە قەزای کۆیە سەلامەت بێخە زۆر سپاس دۆخی بازار لەگەڵ ئەم بێموچەیە وڵا دۆخی بازار الحەمدولله سوپاس بۆ خوا ئەمە کچینی کاسب یعنی لە سام و معاش خۆریش قەدر لێکراوترینین چکە ئەگەر معاشیش بێ بازاری من نابوژێتەوە ڕاستی زیاتر لە بۆ ئەوەی
معاشخۆر بەس بەوەی ڕادەکا قەردەکان بداتەوە زیاتر نەک بێت و بازار ببژێنتەوە یاخود پارە سرفکە زیاتر بەوە ڕادەکا ینی بژێوی ژیانی ماڵ و منداڵێکە ئەرزاقە بیکڕێ و یاخود قەرزەکان و یاخود دەرمان بەوە ڕاناگە بێ بۆ منە پلاکێک چاپکە گڵۆپێک گۆڕە وەکو ئیشی خۆم لۆیە پێم وایە معاش کاریگەری لەسەر هەموو تاک بە تاکی دوکاندارەکانمان هەیە بەڵام زیاتر ئەو دوکانانەی کە ئیشی ڕۆژانە نین ئێستا ئەمە ڕۆژانە نین کابرا گڵۆپێکی سوتاوە مەجبور نییە بیگۆڕێ زیاتر فکر لەوە دەکاتەوە نەفەردەیە برنج بکڕێ و دەرمانێک بۆ داکە نەخۆشەکە یاخود بۆ برایەکی یا بخوار کەسێکی بکڕ وەستا ئەوەندەی سەیری دوکانەکە دەکەم دوکانەکە دوکانی موادی ئینشایی خانووە هەیە خەڵک بە قەرز بەرێ هەیە دەفتەری قەرزەکە وەزئی چۆنە وەڵاهی ئەمە وەکو خۆمان قەرز نادەین ناوەڵ ڕاستی ئەوە چەند ساڵێکە قەرزمان ڕاگرتە بۆچی ڕاتان گرۆ چەند ساڵێکە لەبەر ئەوەی وەری ناگریەوە ینی شەرمەزاری ئەو کەسە دەبی کە قەرزت لا دەبە کابرا نیەتی بداتەوە ناشکرێتەوە هەموو ڕۆژ تەلەفۆنکە و تەلەفۆنکە و تەلەفۆنکە ئێمە ینی ماوات کە دێنین هەندێک بە قەردەوە و هەندێک بە نەقدا کەمە نەقدەکەمان تاوە بە قەرد هێنایتمان بە قەردیش دێنی لێرە بە قەرد بفرۆشیەوە ناتوانانی قەردی هەولێر بدەوە یان قەردی سلێمانی ئەو جملە چێ لێ دێنین تاوان ئەمە وەکو دوکانی خۆمان قەرزمان کەمە ینی لەبەر ئەوەی نامانەوە نەخۆمان شەرمەزاری جملەچەکان بکەین نەخەڵک شەرمەزاری ئێمە بێ کە پەیوەندیان پێ بکەین بۆ قەرزەکان هەبووە خەڵک ناسرا و ڕوو لێ بنێ بڵێ 100,000 بەرێ تاگەم و سەریمان قەرز لێ بکە بێگومان هەبوو بە تاکیت هەبوو وەندەی لە توانەمان بێ کردومانەوە ئەوی لە توانامانش نەبێ ئەمەش وەک ئەو میلەتە دەستمان ناوە بەڕوویانەوە چبین پێت وایە ئەم دۆخە تاوا دۆخێکی مەترسیدارە و پێشینەی نەبووە بە تایبەتی لەم 11 ساڵی ڕابردووەکە خێرایی دارایی هەبووە ئەو دۆخەی ئێستا پێم وایە نازم هەرچەند تەمانم گەسکەیە بەس پێم وایە بە هەموو مێژوی کورد دۆخێکەوە ناخۆش نەبوو ئەنێ مەگەر هەرچەند پێشتر خوێندەواریمان هەبوو ئانی خوێندومانە تۆ شتێک ینی نەبووە لەو دۆخە ناخۆشتر چکە پێشتر عەرەبێک تورکێک فارسێک غەدری لە من کرد ئێستا کوردێک غەدر لە من دەکرد ئەوە کێشەکەی لێ سیرم کرد لە دوکانەکەی بەڕێستان نووسراوە 500 دینار 1000 دینار 1500 دینار کە نرخێکی تاوام زۆر ئەرزانە تەسیری لەم ئیشەش کردووە تاثیری لەم ئیشەش کردووە لە عامی کردووە بێموچەی تاثیر لە هەموو کەسێکەکە خەڵکە بووە مەسەلەن ناچار بێت قەرز لای جنابوو ببات بڵێ مەسەلەن تاسەریما بەڵێ ئەوەشمان هەیە و تانە کتێبمان لایە کە قەرزی لێسەر نووسراوە تێیدایە تا 50 بۆ 6,000 ڕۆیە تەنها بە فلافلوسینک ئەتوانم سێکی دەفتەرەکە بە عام بکەم ناوەکان نا بەسەر دەفتەرەکە ببینین بزانین ئەگەر ئاسایی بێ سەی ناوەکان ناقین خەمت نەبێ تێگەم ئەمە بەخەت یعنی ئەمە شتێکی بەسیتە کە ئێوە لەفە و بە ناوەکان دەرنەکەوێ بەڵام لەم دەفتەرە جەنابەت بەڵێ بەڵێ یعنی تقریبان خەڵک هاتووە بە قەرز لەفەی خوارد و پاری نێەوە بەڵێ چ بکە کابرا پێی نییە ناچارە چاوەڕێیە کاتان مەعاش بێت کاریگەری لەسەر دوکانێکی لەفە دروست کرد بێ ئەو بۆ دوکانەکانی تۆ زۆر زیاتر دروست زۆر فەرقی زۆرە باسێکی کارەباکەش ئێستا کارەباکاتران ئەم کارەبای مۆلیدەیە ڕئیسیە کارەبای ئێمە دەبێ عام هەبێ بەڵێ چونکە 24 ساعتی دەبێ ئێمە گۆشت و سینگمان ناو بەڕادیدایە سەر بەناو بازارە ئێمە فەرقی هەیە نیشتیمانیە یان مۆلیدەیە ئەمە مۆلیدەی ئەهلیە ئەمە مۆلیدەیە بەڵێ چەند ساعت کارەبا هەیە بەخوای بڕی کارەبا زۆر کەمە زیاتر مۆلیدەیە ئەرێەوە موچەکە نییە و کارەباکە نییە و هیچیان نییە تا چەند ئەم بێ بازاریە تەسیری لە گۆشت کردووە لە فرۆشی گۆشت کردووە وڵایی 100 تەسیری کردووە لەبەرەوەی مەعاشەوە تقریبی 2 مانگ زیاترە نهاتیە بە گۆشتیش گرانە و خەڵکیش پارەی پێنیە ڕاستی لە زیاتی گۆشت بکڕێ دەتوانێت پێداویستی ضرورتری هەیە بیکڕێ لە زیاتیەوەی کە گۆشت بکڕێ بە سحرەکی زۆر توانێت پێداویستی تر بکرێ لۆیە زۆر بازار زۆر کەس بووە هەیە بەهۆی ناچاریەوە کە میوانێکی هاتبێ یان شتێک ناچار بوو بێ قەرزکار لێەوە بەڵە بە تاکید قەرزمان زۆریشە و خەڵک زۆر بەقات دەیبە لە دەفتەرێک یان دەفتەرەکانتان زیای گرۆ لە ژمارە 3-4 دەفتەرە هەر بەگشتی ئاساییە سێرێکی بکەین ناوەکان نا بەسەر وەکو دەفتەرێک بەڵێ ئاسایی بێگەر ئاسایی بێ وەکو دەبینن لە ئێستادا ئەمایکێکە لە فرۆشیارانی قەزای کۆیە 3 دەفتەری ماشەڵاوزان 5 بەرگیش هەر بەگشتی بە لێرە هاوکاری بکەین
ئەتوانین بڵێ چەند دەفتەریان تەواو بووە یان جارێ تەواو نەبوون دەفتەر دەفتەری تەواو بووم زۆرە پێ شەش دەفتەریشم هەیە تەواو تەواو بووە وڵا دامناوە بەڵام زۆر کۆنە ئەگەر ئاسایی بە یەک سەیری بکەین پێمان خۆشە دیمەنەکان بە ئەمە هەلێرا بێ بە هەلێرا بێت دەستخۆش بێ پێم خۆشە بە شێوەیەکی مەیدانی دۆخی خەڵک بگەێنین کە بە شێوەیەک خەڵک لە دۆخێکی هەموارایە ئەم دوکاندارە کە بۆ چەند هەزار دینارێکی خێر ڕۆژانە لەم دوکانە دانیشێ بەڵام چەندین دەفتەری یاخودیانوسی بەشێکی تەواو کردو بەشێکی بەردەوام تیا نووسێ بەهۆی ئەوەی کە قەرزێکی زۆری لەسرە و هاوڵاتێکی زۆر بە مەبەستی دابینکردنی گۆشتی سوور یەک بە ناچاری قەرزەکە تێگەم ڕاتە فرم ئەمانە بەشی ئەوانە لە ناو چوونیان چی تەواو بوون ئەمان تەواو بوون تێگەم تێگەم تەواو بوون یعنی ئەمە بەردەوام خەڵک قەرزی کردووە زۆرە یعنی ئێستا ئەگە من ئەم بەشە دەفتەرە واز دێ بێنم جەنابتان فەرمونەوە ئێرە هەندێک قسەمان بۆ بکەن کە ئەم دەفتەرانە ئەم تیانوسانە نیشانەی ئەوەیە کە خەڵکێکی زۆر بەداخەوە برسی کراوە یاخۆ موچەی نییە ناچارە بێت لە کەسێکی وەکو جەنابەت قەرز بەڵێ خۆی حەقیقەتەکە ئەوەیە کە خەڵک برسیە خەڵک پارەی نییە معاشەکە درەنگ دێ خەڵک فەقیرە مەسەلەکە ئەوەیە کە معاش درەنگ دێ گەرنا خەڵک کەس حەزی لێ نییە قەردار بێ و قەرد بکا و قەرزاری دوکاندار بێ هەموو کەس حەز دەکا پارەی زۆر بێ و بە نەقەت شت بکڕێ هەبووە خەڵک گۆشتیش نەباو بێت قەرز بکا بڵێ پێویستم بە پارەی 50,000 لای ئێوە بەرێ بۆ بڵێ تا سەری مانگ تا معاشەکەیە بەڵێ هەبوو بەڵام وەکو قەرز کە بیدەینە خەڵک بەدەستی ئەوە زیاتر برادەر و دۆستی خۆمان بوو بەڵێ یعنی ئەوانەش هەبووە دۆستی خۆت بێت داوای قەرز بەڵێ بە تەکید هەرچەندەکە تەمەنەکە هێشتا گەنجە بەڵام ئەوەی بیرت بێت و لەم دوکانە بیت ئەم مانگە ئەتوانی بڵێ سەختترین مانگ بۆ لە ماوەی ڕابردووە کە ئاوا نزیکەی 3 مانگە موچە نەهاتووە ئەم وەز ئەخراپەت بینیوەتەوە پێشتر بە بیرەوەری جەنابە بەڵێ بینیومە بەڵام ئەویان زۆر خراپتر بۆ لەوەکانێکیان لە چەند مانجیڕا لە چەند ساڵی ڕابردوو 3 ساڵی ڕابردوو ئەوەندە خراپتر بووە زۆر خراپتر بووە لەبەرەوەی خەڵکەکە نزیک 70 ڕۆژە معاشی وەرنەگرتووە کەس پارەی نییە کە بێگۆش بکڕێ یان پێداویستی ماڵەوەی بکڕێ یان جلک بکڕێ لەوەی هەر گۆشتی تەرکدا بێ جاری هەر نەیکڕێ ئەلحەمدوللا جەژنی قوربانەکەم لێ نێتەواو بۆ سا خێری مسلمانان گا بەهۆی قوربانیەوە گۆشتەکە هەیە ئەینا ئەگەر ئەوە نەبووە هەر ناو نەوەڵڵا ئەگەر ئەوە نەبووە ئەوە خەڵک هەر زەحمەتە گۆشتی بە خوارد بە لەبەرەوەی خەڵکەکە هەژارە گۆشتیش گرانە لە چاو ئەوەی کە مەعاژ نییە و خەڵک پارەی پێ نییە وەڵای قوربانجان وەز ئەوێران بۆ یانیش خەڵک بێ پارێ بێ معاشە بێ کار و کاسبیە بژێوی جەناب لەسەر چییە قوربانجان بژەوی جەنابم تەکسیم پێ بەڵام تەکسیەکەم لە ناو جادەیە بە هەر بێمە بڕۆم کەس دەستڕاگرێ و کەسش پارەی پێ دەستڕاگرێ بێ سوار بێ یعنی بۆ شوێنێکی بڕۆ بۆ ئیشەکی بچێ وەسی خەڵک لە ترۆپکی خراپیە آخر دەرەجە خراپە چکە بە حکمی ئەوەی 2 مانگولی و دووە بۆ 3 مانج دەچێت معاش نەدراوە خەڵک پارەی پێ نەماوە خەڵک بێزار بن نەئاو هەیە نەکارەبا هەیە نە معاش هەیە یعنی بێزارە خەڵک لە هەموو شتێکی یعنی خواخوایەتی شتێک دروست بێ بتەقێتەوە ئەو 2 حیزبە بەڕاستی لە ناویان بێ ئەو 2 حیزبە نێنە سەرخەت و فریای خۆیان نەکەون بەخوای گەورە لە ناو دەستم بە دڵنیاییشەوە پێت وایە ئامانجیان ئەوەیە خزمەتی خەڵکەیە ئامانجیان ئەوەیە کە بەردەوام خەڵک بچەوسێن قوربانجان ئەگەر ئامانجیان خزمەتی خەڵک بیاوایە لە خەڵکی نەدەکرد ئەنی ڕۆژێک نییە و دوان نیە و سیان نییە و ساڵێک نییە تو هەموو ڕۆژە عەزابت دن ئەو ناکە خزمەتی برادەراتی و دۆستایەتی و خزمەتکردنی هاوڵاتیان بە بازاڕی قەزای کۆیەوە تەواو دیارە کە چۆڵەوانیە کەمترین جوڵە هەیە ئەمە خۆی هەروایە یاخود ئەم وەزعوای لەکرد نەوەڵا نەخێر شارێکی خۆش و قەڵباڵغە شارێکی ڕۆشنبیریە بەڵام بە حەقەت بێ معاشی و بێ کار و کاسبی چۆڵی کردووە ئەمە شەقامەکانە یعنی کەس نییە پێدا بێ و پێی بچێ ئەسا جەناب بە چاوەڕوانی ئەوەی نەفرێ بێت و بڵێ بمگەێنە شوێنەکە نییە قوربانجان نەک چاوەڕوانم ساعتە زیاتر لێ ڕاوساو کەس نهاتوە برێکاکە تا ئەو گەڕەکەم بەرە هەتا ئەو شوێنم بەرە لەبەرەوەی پارە نەماوە ئیش نەماوە ینی وەزەشی زۆر خراپە ئەم بێ موچێش تەسیری لە هەموو چین و تۆژەکان کردووە لە هەموو پیشەکان کردووە تا جەنابەت شۆفێری تەکسیر بە هەماشەوە تەسیری کردووە لەلاوە کەسێکی تر دوکاندارە تەسیری لەکردەوەتە تەسیری لە هەموو جوگەکان کردو بەڵێ هەرمی پێکەوە بەساوەتەوە کە موچە نەبێ و مەعاش نەبێ هەموو ئیشەکان دەوەستن
من تەکسیم پێ ئیشەکە وەستاوە جەناب دوکانداری ئیشەکەت وەستاوە یعنی هەرموو کاسبەکان وەستاوە ڕەبتە بە موچۆ ئەوەی تێبینیم کردبێت لە بازارەکە زۆربەی کاسبکارەکانن پرسیاری جاجا موچەخۆرەوە کەم بۆ موچەخۆریانە موچەخۆر هەمووی لە ماڵەوەی پارەی بینێت تا بێتە دەرەوە بەڵێ وای وەڵڵا قوربانجان موچە سەرەکی ژیانی خەڵکیە کە تو پارەت پێ نەبێ و یعنی بەرقت شتە شتیان نەبێ بێ بازار چ بکەی بێ سەرزادی چ بکەی بێ دوکانی چ بکڕی کە ینی پارەت پێ نەبێ کەواتە ژیان تفۆتاوە هیچ ئەوەیەک نییە وەڵڵا ئێستا لە دوکانەکەتم جەناب و بەتەنیا دانیشتویت و نەبینم مقاڵەکە و گەشت کردێتەوە نەوەیە گۆژ بەبرژێنی ئەگە بازار هەبێ هەدا دەنیشم لە دیاری وا خەڵمان دێ لە دیاری نەرێ وەڵڵا بازار هەتا برەی بە عام کەس بووە هەر بەهۆی ئەم بێ هەموو چێشەوە وەڵڵا بەهێ بۆی موچەیەگە موچە هەبووە ئێستادا نەدەنیش بەبەر نەدەکەوت نیم ساعت دەبڕاز تا 5 کە بامدای و کاتی ئێستا زۆر بازارەکەیوە پێنجکە بە دەبوو چارەك 20 دقەڕاوە تا 5 کە بەبەر دەکەوێت دەبوو تەلەفۆنم بۆ بکەیت تا بەبەر دەکەوێت ئێستا زۆر جاران باسی جارانە ئێستا نا ئێستا زۆر بازارەکە نیە بە عام ڕووی تێکردو هەمووی گرتوێتەوە ئەم بێموچەیەت ئەسی لە هەموو چین و توێژەکان کردووە کاسبگرە کاسبکار دوکاندار هەمووی بە عام گرتوێتەوە یەک و دوونیە بە عامە شتەکە پێشتر یانە تەکسی کابرا بە پێیان دەڕۆیشتەوە ئێستا لێنەوە موچەنی لەو کاتەی بە پێیان دەستەوە تا هەیبە سووتانی پێشی 3000 تەکسیەتا بیباتەوە ئێستا خەڵک وای لاتووە جناب فەرمیتەی ڕەحبوو ئێستا خەڵک وای لاتووە بەهۆی بێپارەیەوە تەکسی ناگرێ بە پێڕاتەوە بە پێ دەڕاتەوە بەڵێ چیت هەیە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ حکوومەت کە ئاگرێکی لە خەڵک بێ موچە پەیوەستە بە کاسبکار بە پەیوەستە بە هەموویەوە الله هیوادارم مەدەری کابرا کوتی یان باشتر بێ یان خراپتر بێ یەکجاری ئەو نەبێ هیوایت ئەرێ وەڵا زۆریش چکە بە عام شتەکە هەمووی بێزار بە لە قەت بخۆی ئەو کابرا پێشمەرگەی فەقیری موچەی نیە چەند ساڵە ماڵمداری کرێچیەوە خۆی دەکوژێ پەنە بۆ خۆ کوشتن دەبە ئەدی ئەگەر هۆکاریەوەی نەبێ پارە هەبێ کابرا معاش وەرگە سەر مانگان کێشە هیچی نابێ خۆ پیشاندانی شەکرێ بەداخەوە بینین کە باخوا خۆ پیشاندان بکرێن نەکە هیچ لەوە زاکەی ناگۆڕ دەبێت بە عام هەستێ بە قسە و بە قەلەم نابێەوە دەبێت لە هەولێرە دەست پێ بکە بە چەک و سیلا چانە بێ هیوای لە خەباتی مەدەنی کورە ئەرە وەڵا بێ هیوام هەر ئەمنە هەر بە عام بێ هیوایە خەڵک ئەتوانم بڵم لە ساڵ چەند بازاری جەناب و کزی کردووە کورە وەڵا لە 180 هەشتا هەرێ وەڵا لە 180 کەس بووە ئەرێ وەڵا بە عام بازار کەس بە هەر ئەی منە هەر بە عام هەمووی گرتوێتەوە هەرە وەڵا بازار هەر نەماوە خۆی لە سەعات بۆ یەکەوە دوازدە تا ئێستا پێنج لەفەم نەفرۆتەوە لەفە کە بای 1500 لەفەی بازارە خۆینە بازار ماوە کەس ساوەر ماوە کەس پاری پێ نەکە کەستە کەس نای ناخۆ چەندێکە سەرقاڵی ئەم پیشەیت وڵا لە 2002 لە 2002 دۆخی وات بینیوە نا یەک ساڵکەوە ساڵ خراپنەوە ئەم ساڵ زۆر خراپ بووە ساڵ بێحەد خراپە چەند ساڵەوانە بوو چەند ساڵە بازار باشتر بوو خەڵکێ لە بریەوە شیشی لێ نەکرێ بڵێ 50000 سازارمان بە قەرز بەرێت تا سەریمە هەرەوەدا خەڵکی فلافل دەخۆ 500 بخۆی پاری پێ نەمداتێ یعنی هەیە بۆ فەلافل بای 500 پاری بینیە نا بخۆی پاری پێ نەبوو خواجۆنە کابرا پێوەمەرگە بوو هاتووتەکەم دوو فلافلی برە بخۆی پاری پێ نەبمداتێ پارەی فەلافلێکی پێ نەبوو نا بەخۆی پار 1000 دیناری پێ نەبمدات یەکە مەعاشا دەدەن بەڵام کاتێک خەڵکیش داوای مافی خۆیە کە دەسەڵات بە چەک و بەهێز و بە فیشک وڵامێدا ئەوە ما قابلە پورزە بۆ ڕۆلکە دەنگدانە خەڵک قادر دەنگی بۆ دەرە ئێمە بێ ئەم ڕۆژەمان بیر بێ ئارێ وڵا دێ معادل لە بیر بێڕۆ لۆکو ناوی خۆت هیچ تاکە دوڕۆلکە دەنگدانە خەڵک دەنگی بۆ دەدەم لەوە خەڵک هەفتێکا کە ئاساوی پێل مەرگنی بووی دەکەن هەم ئاساوی پێل مەرگنی خەڵکی ڕاگرتەوە دانیشتوانی قەزای کۆیە زیاتر هەر پشتیان بە موچە بەستوانە هەڵا ساتانەوەتی معاش خۆرەکە ئارێ ساتانەوەتی معاش خۆر بازار زۆر بە چۆڵ بینم هەروایە یانم دۆخەوای لێ بەخۆ هەر ئەو دۆخە بێحەد خراپی کردیان خەڵک کەس پاری پێ نییە ئەو منتیقەیەکی فەقیرە بخۆی هەم لەگەڵ معاشە کەس پاری پێ نییە خۆستەکە تەسیری لێوەش کرد ئارە وەڵا نرم لە ساعات بەخۆ یەکەوە تا ئێستا پێنج لەفەم نەفرۆت ئەو 2 ساعت تا چەند موچە کاریگەری لەسەر کورە لەسەر هەموو شتێکی دروستکردن لەسەر کاریگەری لە هەموو لەسەر هەموو شتێکی دروستکە لە دوکانداری دروست کردووە لە فەرمانبەرانی لە پێشمەرگە لە ئاسایش ناوخۆ لەسەر هەموو شتێکی دروست کردووە جەناب بژێوەکە لەسەر چییە لەم پۆلیسم یانی موچە خۆری تا چەند ئەمە پێت وایە تەواوی سێکتەرەکانی پەقخستووە هەم کاسبکار هەم موچە خۆر هەموو لایەکی پەس خستووە نەکەوە بە هەموو لایەکەوە نەک هەر فەرمانبەر لە هەموو لایەکەوە هەموو ژێوی هەموو شتێکی ڕاگرتووە هەموو لەسەر موچەخۆریە
فەرمەوە موچاوەز هەفتا و چار و پێنج ڕۆژە دابەش نەکراوە کاریگەری چۆن نییە لەسەر بژێوی ژیانی خەڵکی جاران موچەخۆرەکە ئیشێتری شەقی تا ئیشەکەی تریش نەما هیچ نەما هیچیان نەهێشت کا چ ماوە وەنێ چ ماوە وەنێ لە هەر هیچ نە ئیش ماوە نە هیچ ماوە چ ماوە هەتا خەڵک دەستی پێوە بگرێ پێت وایە ئەمە ئیتر جێگای قبولکردن نیە و خەڵک قبولی ناکە ئاوە بەردەوام بێ خەڵک کە هەتاکەی قوبولی بکە دەکری هەتا ئەوە فەرمەوە دە ڕۆژ باز دە ڕۆژ کە با تاخیر بێ دەبێت هەلێک و شەرتێک بدێنەوە خەڵک نەکارەبای هێنا ئاوی هەیە هیچ خەڵکە بۆ بە منی و تۆ باوەڕکە ئیسا ڕوون نایە بچم قەرز لەو کەسانەکەمەوە کە بانگی پێششم قەرزم لیان دە ڕوون نایە ڕاست دەکەی یان دەڵێن ئەسڵا ئەو کەسێک کە قەرزمان لێ تا خۆشی پارەی پێ نەماوە ناوەڵێ کەس پاری پێماوە هەر مانگێک دەڕۆ دوو مانگەوە هەتاکەی قەرز بکە تەنانەت بابەتی کۆمەڵایش بە دوای خۆیان شیرازی خێزان تێکە ینی بەڕاستی وتراوە کاسەی پڕ ئاشتی ماڵ بەرە ڕاست دەکەی هەرەوەڵە کە جا هەر لە هەموو شتێک کاریگەری لەسەر هەموو شتێک لەسەر ئایلە لەسەر ماڵمدا لەسەر هەموو شتێک وایە هەموو شتێک هەموو شتێکیان ڕاگرتووە بازاری کۆیش زۆر چۆڵە بینرێ سەر شەقامەکانی زۆر چۆڵە بینرێ بازاری کوی هەر بوو خۆی نەبوو نەکە ئێستا هەرەتا هەبێ هەر بۆ خۆی بازاری نەبوو نەکە ئەوەسە لەسا و کاریگەریە موچەش هەر یەکجاری بووە نەک پێشتریش نەی بووە وایە خۆتەڵی هەر ناوچەکە ناوچەیەکی هەژارنشینەوە هەر خۆی پراوێز خرا و ئێستا ئەوەیتر خراپتر بووە بەرە زیاتریش هەر زیاتریش لەسەری کاریگەری هەیە هەر بۆ خۆی کاسبی تێدانە بۆ شاری کۆی یەکجاری بوو وڵی بەنسبەت بێ موسایی تەسیری زۆر لە هاوڵاتیان کردەوە شتێکە یعنی هەموو کەسێک دەیزانێ ئەو مەسلەی موچەی فەرمانبەرانی شتێک وەکو زنجیرەوە ئەوەی کە معاشخۆریش نەبێ ئەوەی کە موچەخۆریش نەبێ هەر تەسیری لێ کردووە کاسبکارە حتمما ئەوەی کە دێتە لای ڕێژەی زۆری کە موچەخۆرە کە پارەی پێنیە و تەسیری لە کاسبکارەکەش دەکات ئەویش ئەو بۆ نمونێ ساڵ لێ دوکانەی کە من هاتوومەتە لای وەکو مندووبێک ئەشیاکانم ناڕوا لای لەبەر ماوەتەوە ئەوە چەندین جارە سەردانی دەکەمەوە هەفتە ینی تقریبنەوە بۆ هەفتا ڕۆژ زیاترم کە موچە نەدراوە دێمەوە سەیر دەکەمەوەدەکانم هەروە خۆیەتی وە کارەکەشی ئەوەی کە خەڵک پارەی پێ نییە ینی تەسیرێکی زۆری لەسەر ژیانی خەڵک کردووە کارگۆگەشتۆتی ئەوەی خەڵک ئەشای ناو ماڵی دەفرۆشە بۆ بژێوی ژیانی ینی ئێستا جەناب وەکو مندووبێک کە هاتوویتە ئەم بازاڕە و ئەم دوکانە ئەبینی کە ئەو بەرهەمانی کە پێشتر تەڵەب بکردەوە بۆیان و هاتوو دایان ناوە لە ئێستادا ماوەتەوە سرف نەبووە ناچاری بڕۆی هەفتەی تر بیتەوە بێگومان یعنی ئێستا کارگەیشتۆتەوەی کە تەسیر لەسەر موادی غەزایی کردووە ینی هاوڵاتی ناتوانێت برنج ئاوەتەماتە ڕۆن شتێکە پێداویستی سەرچیە ئەوانە بکڕێ دانەدانە دەیکڕێ ئەوش بە قەرز یعنی ئێستا بڕۆ سەیری لە ساحب دوکانەکان بپرسە بزانێت قەرزێکی کەوتۆتە بازاڕەوە نازانێ نەوەریگرێتەوە نەمەواد بکڕێتەوە بێنێتە ناو دوکانەکەی بە قەرزی دەدا پارەکەی نایەتەوە بە قەرزیشی نادا مەوادەکەی دەمێنێتەوە چ بکە دوای ئەوەش موچە دان بەو شێوەی ئەگەر بۆ نمونە دوو موچە نەدرەوە ئەگەر بەش درە هیچ تەسیری لێ ناکە نایکە لەبەرەوەی خەڵکەکە سیقەی نەماوە سیقەی نانماوە بۆ حکومەتە ئایا کە ئێستا و جار موچە وەردەگرێتەوە نازانەکەی دەیگرێتەوە ئێستا جاریتر موچەی وەرگر بەڵام ئێستاش نازانەکەی دەیگرێتەوە ینی سیقەی چی بکە دوای ئەگەر بێت موچەکیش بدا هیچ دەمەوزۆ ناگۆڕە بیدا بکرێ خانوو بە کارەبا بە ئاو بە دوکان بیداتە ماڵ و منداڵی شتی پێ بکڕێت چی پێ بکە تووڕێی بێ هیوای خەڵک گەیشتۆتە لوتکە وڵی تووڕێی بێ هیوایی خەڵک گەیشتۆتە لوتکە بەڵام ینی من هیچ هیوایەکەم بۆ خەڵکەی نییە ینی تو نییە ئەمن وەکو خۆم زۆر جاریش لە شوێنانی وشتومە ئەگەر من لە جێ حکومەتەی سێ مانگ جارێک موچەی دەم ئێستاش ماوێتی بابگاتە 90 ڕۆژی ئەو جاباتە تەوزیعیکە ینی بۆچی ئێکاکە جان لە 2000 چەندەوە موچە تێک چووە 2015 چەند ساڵ دەکا ئەو ساڵ ینی 11 ساڵ چەند هەڵبژاردن کراوە دوو هەڵبژاردن کراوە بە عێراقیشەوە زیاتر بە ئەنجومەنی پارێزگاکانەوە زیاتر ئەمن باشە باسی تەنها پەرلەمانی کوردستان بکەین دوو هەڵبژاردن نەکراوە یعنی 2012ەوە 11 ساڵە موچە لێ دەبڕێ تێت هەڵدەدا دێ سەرجێت کوژێ لێت ئەدا سەرانە لێ وەردەگرێ ڕێگاوبانە لێ وەردەگرێت چاکسازی نییە پارەی کارەبا پارەی ئاو ڕێگاوبان خراپە یعنی پارەی کارەبا ئاو لێ وەردەگرێت ناشت داتێ 11 ساڵە
لێت دەدا دەتکوژێ نانە لێ دەبڕێ دەچەوە چەپڵی بۆڵی دەدەی پەڕۆی بۆ ڕادەوە شوێنی دەنجی پێ دەدەی کەواتە گوناحی دوو حزبی دەسەڵات چییە؟ گوناحی چییە؟ یعنی ئێستا من لە شوێنێک کار دەکەم بچمەوە شوێنەکەم کابرا لێمدا تێم هەڵبدا باشە پارەم نەداتێ دوای بچمەوە دەست و پێی ماچ بکەم بۆ خراپە خەتا من لەیان خلەویە هەنوو کە کۆی لێم قوبوڵە گوناحی یەکێتی پارتی چیەکە ئێستا ئەو پەرلەمانی کوردستان ڕۆی ئەو هەموو وعد و ئەو هەموو بەڵێنە هیچ ئیسپادەی نەبوو باشە پەرلەمانی عێراق دەبێت چی پێ بڵێ یعنی چ بەو خەڵکی دەڵێ دەبێت یعنی پێم سەیرە خەڵک قەنەعەتی چۆن دێ بچێ دەنجیان پێ بداتەوە بۆ خراپن کاکە والله خراپ نینە وڵا کارە باش زۆر دەدا ئاو زۆر دەدا موچە زۆر دەدا داواکارم یعنی بیکاتە 3 مانگ جارێک چۆ خەڵکە ماویەتی یەکگرتوونیە کاکە ئێستا دوێنێ لە وەرتێ کابراایك لەسە حەقی خۆی کارە بە هاتوۆتە سەر جادە کوشتراوە یعنی 1000 کەسی لێ بووە ئێخ ئەگەر یەکی یەک شەقی تێ هەڵدا بە لەوێن دەر یعنی حازری بڵێم چیتوانی وشەکە جوانێ بدە تۆپی لە ناو دەچوو یعنی معقولە ئەو هەموو خەڵکە لێ بووە کابراایك لەسە حەق و مافی ئەو خەڵکە و هەمووی هاتوۆتە سەر جادە کوژراوە کەسێک نەبووە ئەو کابرای لیۆندەر لە سێدارەدا ها چۆن دەبێ ئێمە ژوات بێدەنگ بوو ئەویش دەیکە یاخوا دەست خۆش بێ ئەم باوەڕشمە خۆپشاندان نییە خۆپشاندان چی هەنی وەکەی خۆپشاندانە تو بێ تەقاک بکردن ڕابکەی بە پۆستاران لێت بدا ڕابکەی خۆپشاندان شت نییە کاکە ئەوانە تێناگەن خۆپشاندان لە وڵاتێکی مەدەنی دیموکراسی پێشکەوتوو بزانێ مافی مرۆڤ ئینسانیەت چییە ئێرە تەنها شەق یعنی بە فیشەک دەی وڵام دێ ئەوەی بینیتان ڕاو بۆ چووری هاوڵاتیان و کاسبکاران و پیشەوەران و دوکانداران بووتیان ئەو دۆخەی ئێستا هەیە لە ماوەی ڕابردوودا پێشینی نەبووە بەرپرسیاریش دەسەڵاتە وە دەڵێن خەڵکیش خەتابارە لەوەی کە هەڵوێست دەرناکە تا بەرنامە بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەست پێر کەس پاردەزایان ناکات